لەسەر ڕایبوونی سەدان پڕۆژەی نیشتەجێبوون لە هەرێمی کوردستان، بەڵام تا ئێستا موچەخۆران کەمترین سوودیان لەو پڕۆژانە بینیوە و زۆرینەی بۆ خزمەتی چینی دەوڵەماند بنیات نراون. بەپێی دوایین ئاماری سەرژمێری عێراق 200,000 کرێنشین لە هەرێمی کوردستان بوونیان هەیە. لە بەرانبەردا 253,000 یەکەی نیشتەجێبوون لەلایەن دەستەی وەبەرهێنانی هەرێمەوە مۆڵەتی دەست بەکاربوونیان پێدراوە. بەهۆی پرۆژەی ڕووناکی و دواکەوتنی موچە و گرانی نرخی یەکەکان 463,000 ماڵ و یەکەی نیشتەجێبوون قفڵی لێدراوە و هیچ کەس و خانەوادەیەک سوودی لێ نابینن. بەپێی بەدواداچوونەکانی پەیام، ئەگەر حکوومەت کار ئاسانی بۆ خاوەن مڵکەکان بکات، ئەوە کرێی خانوەکان ڕوو لە دابەزین دەکات و ئەو ماڵە داخراوانە زۆرینەیان بە ڕووی کرێنشیناندا دەکرێنەوە. بەمەش کرێنشین لە هەرێمی کوردستان نامێنێت یاخود تەواو ڕوو لە کەمبوونەوە دەکات. بەهۆی خراپی دۆخی ژیانی هاوڵاتیان و موچەخۆرانی هەرێمی کوردستان، ڕێگا بۆ هاوڵاتیانی بیانی و بەتایبەت دانیشتوانی ناوەڕاست و خواروی عێراق خۆش بووە بۆ ئەوەی یەکە و خانوو بە ناوی خۆیانەوە بکەن. بە ئەندازەیەک ژمارەکە نزیک دەبێتەوە لە 700,000 مڵک و یەکە و شوقە کە لە هەرێمی کوردستان بە ناویانەوە کراون. لە 125 کرێنشینانی هەرێم دەکەونە پارێزگای هەولێر و دهۆک لە 120 و سلێمانی لە 117 و هەڵەبجەش بەشەکەی دیکەی تەواو دەکات. بە شێوەیەکی گشتی کرێی هەر خانوویەک لە هەرێمی کوردستان بە $200 دەخەمڵێنرێت و لە 192 کرێنشینانیش خانوویان بەکرێ گرتووە و لە 106ەکەی دیکەی شوقە و لە 104یش خانووی گڵ و لە 100.4یش لە باخ و vێلاکان کرێچین. سڵاوتان لێبێت. بە پێی دوایین سەرژمێری عێراق کە هەرێمی کوردستانیشی گرتوێتەوە، لە هەرێمی کوردستان 200,000 خانەوادە لە خانووی کرێدان و زیاتر لەو ژمارەیەش یەکەی نیشتەجێبوون لەلایەن وەبەرهێنەرانەوە دروست کراون. بەڵام بەهۆی بێپلانی حکوومەت تا ئێستا ژمارەیەکی زۆر لە مامۆستایان و فەرمانبەران و موچەخۆران لە خانووی کرێدان و تا ئێستا نەبوونەتە خاوەن خانوویەک و زەویەکی تایبەت بەخۆیان. لەم بەرنامەدا بە دوواداچوون بۆ ئەم پرسە دەکەین و دەمانەوێت بزانین کەم تەرخەمەکانی حکوومەت چین کە تا ئێستا ژمارەیەکی بەرچاو لەو چین و توێژانە خاوەنی خانووی خۆیانین، لە کاتێکدا هەندێکیان نزیک بوونەتەوە لەوەی کە خانەنشین بن و تەواوی تەمەنیان بە ئاواتی وەرگرتنی خانوویەک یاخود پارچە زەویەکەوە بوو. لەگەڵماندا بن و بینەر بن. کامەرگیاجان ئەمە بە حکومەوەی لە هەم ئەندازیاری هەم پێشتر لە شارەوانی کارتان کردەوە پێشتر پەرلەمانتار بوون و لە لیژنەی پەیوەندیدار بوون بە مەسەلەی گەشت و گوزار و مەسەلەی شارەوانیەوە وەبەرهێنانەوە. بە دڵنیاییەوە چیرۆکی واقعی و لە هەمان کاتە زانیاری ورد و درشتان لەسەر بابەتەکانی وەبەرهێنان و شوقەکان و مۆڵەت پێدانەکان هەیە. بە شێوەیەکی گشتی جەناب لەو ماوەی کە ئەزمونت کردووە، تا چەند پێت وایە ئەم پرۆژانە ئەم وەبەرهێنانانە چێتە خزمەتی فەرمانبەران و موچەخۆرانی کرێنشینەوە؟ بەڵێ سپاس بۆ تۆ بۆ پەیامی خۆشەویست. من باس ئیزافەی کە خەمە سەر قسەکانم، من ماوەی 6 ساڵ بەڕێوەبەری گشتی مۆڵەت بووم لە دەستگای وەبەرهێنانی کوردستان. ئەو کاتە 2 ئیدارەی بوو، سەردەمی 2 ئیدارەی بوو. من بەڕێوەبەری گشتی مۆڵەت بووم، یعنی بناغی وەبەرهێنانی کوردستان ئێمە دامانە. من بووم، کاک عادلی کەریمۆبەری بوو، کاک حەمە کەریمی بوو، ئەوانە سەرۆکی دەستە بوون، کاک ئامانج بوو کە ئیساشە وەزیرە لە ئەنجومەنی وەزیران، کاک ڕەنجە، مەجموعەیە برادەر بووین لێرە پێکۆین یەکمان گرت و بەڕێوەهێنە دەستگای وەبەرهێنانمان لە هەرێمی کوردستانە دروست کرد.
ئەو کاتە یاسای بوو لە سەردەمی دکتۆر بەرهەما دروستکرا ئەوە بناغی و بەرهێنان لە کوردستانە لە ناو یاساکەی بڕیارەکەی ئێمە سەردەمیان بڕیار بوو لەبەری پەرلەمان نەبوو بە بڕیارێکی ئەنجومەنی وەزیران ئەو دەستەیە دروست بوو دواتر هاتن هەولێر ئیسفادەیان لەو یاسای ئێمە کرد ئەو یاسای بوو بە ئەو بڕیارە کرد ئەو بڕیارە بوو بنەما بۆ یاسای ژمارە 4 ساڵی 2000 و پێم وایە 6 ئەوەتە هینێک دروستکرا لە پەرلەمان و یاسای بۆ دەرچوو لەم یاسایە تۆ باسی سەکەنەکەی باسی نیشتەجێبوونەکەی تەنها بە یەک وشە باشی سەکەن هاتووە یەک وسە ئەڵێ ئەتوانێ وە بەرهێنەر ئەتوانێت لەم بوارانە یا کوشت و کاڵ پیشەسازی گەشتیاری نیشتەجێبوو بەس ئەوە هاتوو اینجا سەرنج بدە چونکی بواری نیشتەجێبوون قازانجێکی خێرا و دەستکەوتێکی گەوری تایە بۆ سەرمایهدارەکان و بۆ بەرهێنەرەکان هەمویان پەلاماریاندایە بواری نیشتەجێکردن بواری نیشتەجێکردن نەهاتن حکومەت بڵێن گایدلاینێکیان پێ بدا بەرچاو ڕۆشنێکیان پێ بدا یعنی بڵێن ئیجباریان کە ئێوە بەرهێنانەکەن ئەبێ و بەرهێنان بکەن بۆ خزمەتی ئەو کەسانەی کە خانوویان نییە ئەو کەسانەی کە هاوسەرگیری ئەکەن بۆ خزمەتی فەقیر و هەژار لە پێناو چیام زەوی ئەمە تەنها لە پێناو ئەوە کرا دەیان و ئەمە یەکێ لە سەرچاوە ئەساسیەکانی دەوڵەمەندبوونی سەرمایە ئەوانەی کە بوون بە سەرمایهدار لە هەرێمی کوردستان لە دوای ڕاپەڕینەوە زەوی بوو زەوی درا بە خەڵک بە نرخێکی هاندراو یا بە نرخێکی کەم ئەوان هاتن کردیان بە خانووی گەورە و ڤێلای گەورە و پرۆژەی گەورەی نیشتەجێبوون پێش ئەوەی خانووەکە تەواو بێ ئەوان نرخەکەیان خۆتە گیرفانیان بەڵام پرۆژێکی وەکو چاویلان پرۆژێکی گەشتیاری پرۆژەیەکی بۆ نمونە کشت و کاڵی پرۆژەیەکی ئەمانە درەنگ سەرمایەکەی دێتەوە بۆ دەسێ بەڵام پرۆژەی نیشتەجێبوون پێش ئەوەی خانووەکە تەواو بێ پێش ئەوەی بڵێن کڕیارەکە چێتە ناوی پارەکەی داوا بە تۆ یان بە ئەقساتێکی مەزمون داوێتی بە کڕیارەکە لەبەرەوە خەڵک هەموو زۆربەی سەربەدارەکان هەم بەهۆی ئەوەی کە ئاسان ئیشەکە ئەکرا پارەی نەئەویست چونکی خەڵک پارەکە ئەدا تۆشت ئەزەویەکە وەرگرتووە بە سیعرێکی هاندراو لە حکوومەت خەڵکیش پارەی ئەدا تۆ تەنای وەسیلەیەکی لەو بینە پارە لە خەڵک وەرەگری وەکی ببینە بەبێ کەسی چاودێری بکە چاودێری مەبەستە بە چاودێری حکوومەت چاودێری حکوومەتی لەسەر نییە ئەگەر هەش بێ کۆمپانیای ڕاوێژکاری وشتیوە بەڕێی من کاریگەریکی ئۆتۆیان نییە ئەمە هۆکاری سەرەکی بوو لەبەرەوە ئەوان ژاتن بەویستی خۆیان ڤێلای گەورە گەورە خانووی گەورە گەورە شوقەی گەورە گەورە شوقەی گرانبەها خانووی گرانبەهایان دروست کرد بۆ ئەو کەسانەی کەچێ کەس دەسەڵاتیان هەیە بۆ ئەوانەی بۆ نمونە بۆ ئەوانەی کە دێن بۆ ناو هەرێمی کوردستان لە جنوبی عێراقەوە یا لە ئێرانەوە دێن یا لە تورکیاوە دێن ئەوانە دێن ئەو جۆرە خانوانە ئەکردن بەڵام ئەمە چارەسەری کێشەی نیشتەجێبوونی لە هەرێمی کوردستانە نەکرد کامەرە تێبینی ئەوەت کردووە بەشێک لە شوقەکان هەر بە چۆڵ هێڕاونەتەوە خاوەنەکەی ئامانەی بیفرۆشێ بۆ نرخی شوقە دانەبەزێ نرخی یەکەکان دانەبەزێ یان بە نمونێکی تر معقولە شوقە سەری لە سەرویستی دەفتەرەوە بێت جامرەوە بۆ ڕاستکەمەوە باشتر ئەمە ئەم شێوازە لە دروستکردنی سیتی و گوند و هەرچی ناوێکی ئەجنەبی پەیوەندراوە و گەورە کراوە خزمەت گوزاریەکانی مسۆگەرترە لە ناو شارەکان کارەبایان هێنا بە مسۆگەری کارەبایە ئاوە بە مسۆگەری ئاو هەیە باخ و باخاتە هەیە جادەی جوانە هەیە لەبەرەوە خەڵک ڕووی کردە ئێرە ناو شارەکان چۆڵوەمە چی کرد ئەمە کارێکی کرد کە نرخی بینا لە ناو شارەکانە ئەسارە ئەسلەکانە شار و شارشکە ئەسلەکانە کەم بێتەوە نرخی ئەمانە زیاد بکە ئەگەر زیادی ژنەکان نرخەکەی دانەبەزێ بە هیچ جۆرێ بۆ چکە ئەو کەسەی کە ئەو بەرنامەی داناوە بۆ خۆی هەستەکە کە کڕیاری هەیە کە خەڵک دێت سەیری خانوەکانی ئەکا و ئەوێ بیکڕێ بۆتە مۆدێک جۆرێ لە مۆد هەبەتایبەتی ژنەکان زیاتر حەزیان لەم جۆرە شوێنانەیە بۆ ئیسراحەت و بۆینی خۆیان پاڵ بە هاوسەرەکانیان بێ لەم شوێنانە ڤێلا بکڕێ شوقە بکڕێ خانوەکانی ناوشار چۆڵە بێ ئەو کاتە ئیستا بڕۆ دەیان و سەدان خان و هەزاران خانوو ناو شارەکانە قفلی لێدراوە و کلیل دراوە نووسراوە ئەم بینایە بۆ فرۆشتن ئەم خانوو بۆ فرۆشتن ئەم گوڵگە بۆ فرۆشتن کڕیاری نییە ئەگەر کڕیاریشی هەبێ بە نرخێکی لە 150 نرخە کۆنەکەی ساڵانی 2015 باید چی بکرێ مەسەرەن جەناب من گەشتە بەرپرسی بەشی مۆڵەت و ئەو ئەبووە چی بکرێ کە دەکرا من ئەو کاتە لێ بووم 6 مۆڵەتم داوە لە بەڕێوەبەری گشتی و بەرهێنان و بەڕێوەبەری گشتی بووم 6 مۆڵەتم داوە یەک مۆڵەتی نیشتەجێ ئەویش پرۆژەی شنیارە لە بەکرەجوو سێ چوار شوقەیە کە هەر هەمووی ئەوسەهی بۆستا عومەر بۆ ماوە دوایەوە پرۆژەمان من پڕهێنم نەدا پرۆژێکشماندا بە مەلایاسین موافقەتێک ئەو کاتە لە سەردەمی منە نەیتوانی جێبەجێ بکە مەلایاسینی کۆمپانیای بەرز ئەوەی مەلایاسین ڕاستە لە ڕووی نەوعێتەوە خراپ بوو بەڵام بەڕاستی ئەوەی مەلایاسین هین بوو
ینی خەڵکی توانی بکرێ بەڵام بەداخەوە جەودەتی زۆر خراپ بووی مەلایەسی بەڵام لە هەموو حاڵەتەکە خزمەتی بە خەڵکی بێدەرامەت و خەڵکی ئەوە کرد دوای ئەوە ئیتر ئەوە بەڕێی من بکرێ سەرژمێری بکرێ لە یەکێتی ناژەم ئەوەی کرێنشینان نازەم ناوێن چیە کۆمەڵی کرێنشینان پێیان وتنە ئێوە چەند کرێنشینت هەیە لە هەرێمی کورد چەند نووسانە ژمارەکەیمان بدەرێ ساڵانە چەند کەس ئیزدیواجەکە و چەند کەس پێویستی بە خانوویەمە تەبانە بێ ساڵ بە ساڵ پلانە هەبێ حکوومەت 5 ساڵ پلانێدا بنێ ئێستا پلانی یەکەم هەوڵە دەین لە خلالی 3-4 ساڵە ئەو مەسەن 100,000 200,000 نیشتە کرێنشینەی کە لە هەرێمی کوردستانە هەیە کارێ بکەین ئەوان دەستیان بگاتە شوێنی خۆیان تیا بژین و پلانێکی دوای ئەوەشدا بڕێژین ساڵانە ئێمە کار بکەین بۆ ئەوەی ئەوانەی ئیزدیواجەکەن یەکسەر بتوانن خانوو بکڕن ئەمە زۆر گرنگ بوو یەک خانویان هەبێ بەچی بە نرخێکی گونجاو بەهرەیج نەبێت بە قستێکی درێژخایان بەو نرخ و پارەی ئیدەن بکرێتیەتی ئەو پارە بدەن لە حەقی قستەکەەوە بنەوە خانووکان ئەمە سیاستی هەموو دنیاە هەموو بمبورە هەموو ئەو وڵاتانی ئەیانەی خزمەتی ملەتی خۆیان بکەن ئەم جۆرە سیاسێن بەڵام زۆر بەداخەوە بمبورە من ئەوە گەشتومەدا ئەوە دەرەنجامەی کە حکوومەتی هەرێمی کوردستان استراتیژەکەی ئەوەیە خزمەتی سەرمایه‌دارەکانی هەرێمی کوردستان کە سیاسەتی ئەوەی نییە لەگەڵ بەرژەوەندی خەڵکی بێدەرامەت و هەژاری خەڵکی کوردستان هەبێ زۆر بەداخەوەی لێم حکوومەت لە خزمەت سەرمایه‌دارەکان سەرمایه‌دارترەکە بەرژەوەندیان ئەپارێزێ فەقیرەکانی فەقیر و ناوەندەکانیش بەرەو خواردتر بن. نه هزار و چهارێکی شەجێبوونە لە هەرێمی کوردستانە وەزارەتی ئاوادانکردنەوە هەڵتا بە دروستکردنیە چەنە لە 2012 تا ئێستا و پرۆژانە چەند جارێک فۆڕی بۆ دابەشکراوە بەڵام نەگەشتە ئاماژ بەداخەوە بە بیانی جۆراجۆر کە گوایە حکوومەتی هەرێمی کوردستان کە پارەی نیە یاخۆ بودجێ نیە چەند ئەم شتانە لای من زۆر مەحاڵە چکە بودجە هەیە بۆ کەناڵەکانیان بودجە هەیە بۆ مناڵەکانیان بودجە هەیە بۆ هێنانی کۆمەڵێک شتی لاوەکی کە پێویست ناکا بکرێت لە هەرێمی کوردستانە بۆیە بەداخەوە پرۆژانە کە ئێستا بەتایبەت پرۆژەکان لیستە کۆتورگەز 22 میلیارد دیناری پێویستە ئایا حکوومەتی هەرێمی کوردستان ئەنجومەنی وەزیران بزات سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئیمکانەتی ئەوەی نییە بڕیارێکی دا باکە ئەم 22 میلیارد دینارە تەشخیصکا بۆ ئەوەی لایانی کەم لە سلێمانی 3620 یەکین شەجێبوون چۆتە واری جێبەجێکردنەوە ئەوەی کەمایی نیگەرانەیە کە ئەڵم چۆتە واری جێبەجێکردن لە 100% پرۆژەکە تەواو بووە بەشێکی خزمەتگوزاری ماوە مناحەت و خانوویەک یەکێکی شەجێبوون ماوەی 12 ساڵ ئەم یەکەیە دروست کراوە بەڵام نەتوانراوە خزمەتگوزارێکی جێبەجێ کرێ بۆی هەڵاتەم چێتە ناویەوە ئەمەش سزایەکە لە بۆ شاری سلێمانی ئەدرێت سزایەکە بۆ ئەو فەقیر و ژارە دەدرێت چکە ئەنجومەنی وەزیران دەیتوانی ئەو بڕەپارەی کە بۆ یەکانە تەشخیص کراوە کە کۆی گشتی هەموو پارەکە مەبلەغە پارەی زۆر نییە تابتوان هەر 9004ەکە ڕادەستی هەوڵاتیان کرێت ئێستا ئەوەی کە زیاتر چاوی لەسەر فەرمانبەران و مامۆسایانن ئەوان سەڕای ئەوە خزمەتە هەیەە تا ئێستا پارچەیە حرزی وەرنەگرتووە تا ئێستا یەکێکی شەژێبوونی وەرنەگرتووە یعنی خەڵک بناسین خۆی و خێزانەکەی هەردووکیان مامۆستان هیچیان سوودمەند نەبوون و ئێستا لە خانوو کرێ کەواتە بێت چی بکرێت زیاتر بەتایبەت بەداخەوە ئەوەی کە هەیە زەوێ باشەکان هەموو درا بە کۆمەڵێک وەبەرهێنی سەرمایه‌داری هەرێمی کوردستان و ئەوانش بارز خوان نرخاندانە و بارز خوان نرخەکانە فرۆشتنەوە یەکانە فرۆشتنەوە کە تۆ زەوی شیا و نەما فەرما حکوومەتیش ئامادە نیە بەڕاستی خەم ناخوا لە کچینی فەقیر و هەژار و کەم دەرامەت و مامۆستا و فەرمانبەر و ئاسایش و پۆلیسێک بۆیە لە ئێستادا بە بیانووی ئەوەی کە زەویان پێدرێ بە هەرچەند ئەم زەویانی کادرێ بە وڵاتیان بەپێی کە بیستومانە بەداخۆ شوێنەکانیان زۆر دوورن شوێنەکانیان خزمەتگوزاری بۆ ناچێت چەندە من داوام لە لایانی پەیوەندیدا کەوتم هەوڵ بدرێ ئەو زەویانی کە ئەدرێ بە فەرمانبەران وا بێ کە ناو شارا بێ بۆیان بکەن بە پرۆژێکی سەکەنی مەرج نییە تۆ لە دوو هاوڵاتی 400 مەتر زەویگرێ با لە 400 مەتر ئیمارەیەکی گەورە دروست کرێ 100 کە سوودی لێ بینێ بەڵام تێچۆگەی کەم بێ وەبەرهێنێک بان کرێ خزمەتگوزارەکانی بۆ خۆی بێ بەشێکی لە پرۆژەکە بۆ خۆی بێ بەڵام بەشێکی بۆ کەسانی کە زەویەکەی خۆی وەریگرتووە بە قیسێکی درێژخان بۆی دروست کرد تۆ کاتێک هاوڵاتیەک مامۆسایەک زەویشی پێدەی 200 مترێکی پێدەی کە ئەو ناتوانێت ژیانی خۆی دابینکە لە کوێتوانە ئەم عەرزە بکاتەوە بە پرۆژێکی سەکەن بچێتە نای بۆ یان زەویەکی دادێونە دوورە دەستە هیچ خزمەتگوزارێکی نییە ئەگەر لە ناو شاری شابێت لەبەرەوە مەجبورە ئەم هاوڵاتیە ئەم مامۆستایە فەرمانبەرە بە پارێکی کەمتر لە خوار بازار بفرۆشێ لەبەرەی قەرزەکانی
جیهانی بێباتەوە بەڵام کاتێک کە تۆ فکرێکەکە بۆ حکوومەت هەرێمی کوردستان هەڵسا بە دروستکردنی پرۆژەی شەجێبوون بۆ کەم دەرامەتان وە قیسێکی کەم بە قسێکی درێژخانە و مانگانێکی کەم بێ هەموو هەوڵە دەتوانێت بەرزاری پرۆژانە بکات. مامۆستا پێشەوەی باس لە دۆخی مامۆسایان بکەم باس لە ئەوە بکەم کە تا ئێستا بەشێکی زۆر لە مامۆسایان بەداخەوە نەیانتوانێت بوو بنە خاوەنی خانوویەکی خۆیان مڵکێکی خۆیان ئەمێ لە خودی جەنابتەوە دەست پێکەم هەڵم نەکردوێت زیاتر لە 33 ساڵە خزمەتتان هەیە تا ئێستا سوودمەند بوون. منای خی گەورە سلااوتان لەبێ سلااو لە بینەرانی خۆشەویست نەک من دەیان مامۆستا و سەرپەرشتیار و بەڕێوەبەروی لە ناو پەروەردەیە زیاتر ئەمەقە درێکراوە خانە نشین بوو بۆ ئاواتەوە سەری نایەوە کە نەبوو خاوەنی پارچەیە زەوی نەبوو خانەی یەکەی نەشەجێبوون هۆی ئەوەی شەکە بەڕاستی بەرپرسانی پەروەردەوەکو پێویست لە خەمی مامۆسایان نەبوون و لەو کاتی شاتوانە بڵام یەکێتی مامۆسایانی ژیانی بە گویان نەکردویان لە خەمیانە بووە پێ کاتی خۆی کە زەوی دابەشەکرا بن بیرمێت بە ژمارە زەویان ئەیە مەسەلەن 500 زەوی بۆ پەروەردە 500 زەوی بۆ شارانی 500 زەوی بۆ تاپ و ئەمە بەمە غەدێکی گەورە لە پەروەردە ئەکرات چکە ژماری مامۆستا لە پەروەردەیە و فەرمانبەر لە پەروەردەیە زۆر زیاتر بوو بۆیە خاڵەکانی ئەو کاتەی ئێمەمانان من مەسەر لەو کاتەیە کە زەوی دابشکرا 25 خاڵم هەبوو بەڵام لە سیوێ خاڵاوە سا پەروەردە زەویوە بگرێ بەڵام هەر لەو کاتە ڕەفیقی خۆم کە 10 ساڵ دوای من دامەدراوەیان ئەسان قوتابی خۆمان بووە بە 10 خاڵ و بە 12 خاڵ و ئانە و زەوی ئەمەگر لە شوێنی زۆر باشە ئەمە لە بەڕێبەراتەکانی دیکە من لە بەڕێبەراتەکانی کە ئەمە لەلایەکەوە دەستێوەردانی حیزبی امتیازە حیزبیەکان و زەوی زیاترکو امتیازێکی حیزبی ئەدرا بە خەڵکی بە کادرەکان بە کۆمەڵی خوێنکاران و بە مەسەرەن لە پەلاوان و بە نازان بە شتانی تر بەمە وای کرد ینی دایان کەسی لە مناڵی ئێمە بە مناڵی ئێمە ئەشیان هەمووی زەویان وەرگێ لەبەرەوە ڕاستی غەدرێکی گەورە کراوە لە مامۆستا لە پەروەردە لە دابەشکردنی زەویە. مامۆستا ئەگەر پیرتان نەکەم لەوچ ژنەکان چەند ساڵێکتان خزمەت مابێ و دوایەوە خانشین بن واتە نزیک بوون تۆ لە خانشین تا ئێستا سوودمەند نەبوون. بەڵێ نەخێر 33 ساڵ خزمەتم هەیە ینی ئەگە بەم هینە خانەنشین بین 4 ساڵم ماوە ئەگەری شەهیدی خەمەسەرەوە تۆ زیاتر دەکات بە کورتەکەی ینی تەمەێکی زۆرمان ڕۆشتووە بەڵام بە تا ئێستا و ئێستا ئەمەش زەوی کاڵێن دابەشەکەی تا ئێستا هەستەکەی و کوڕکلامی انتخابات وایە چکە ئەو شوێنە نە دیارە فرازکراوە نە خەدەماتی بۆ چووە یانی تۆ ئێستا زەوی شوێگی پارێکی لێ ئێسەن بەڵام شتێکی مەجهولە. مامۆستا سەرگەر جەناب وەکو مامۆستایە کە تەنانەت خێزانیشت مامۆستایە یەکێکن لەو مامۆستایانەی کە تا ئێستا سوودمەند نەبوون ئەکرێ باسێکەوەمان بۆ بکەن هۆکاری سوودمەند نەبوونی ئێوە چییە ئەوەندەی کە بە دوایە چوو بن بۆچی تا ئێستا ئێوە خاوەنی پارچەیەک زەوی یاخو خانوویەکنی کە حکومت پەیدا بن بەناچاری تا ئێستاش لە خانووی کردەوەدا. زۆر سواز بۆم دەرفەتە من 90 ساڵە مامۆستام یان بڵێن 90 ساڵە مۆزەفیم حکومەتەم موچەخۆریم حکومەتەم لە ماوەی ئەم 90 ساڵەیە کرێچین ینی ئەم کرێچێتی ئەوەی نەکردووە ینی حکومت ینی هەر من نیم ئەوانەی کە کرێچین لە وڵاتەیە یان ئەوانەی کە مۆزەفی حکومەتن ینی پێویستە حکومت پلانیە بێ ئەمە نازانم بە چ زمانێک بێڵی کەمە شتێک نییە ناوی حکومت بێسەر لە حکومەتداری دەرچۆ بەس ناوێکە لە بینی دوو کەوانەیە و کۆمەڵێک لە حیزبیش دەرچۆ بۆ کۆمەڵی کۆمپانیا و ئەو پرۆژانەی کە ئەکرێ لە چوارچەوەی کۆمپانیەکانی خۆیان کە مەجموعەیەکن گروپات و بۆ کەسی
کرێکی نییە لە هشتا توانم بڵێم بۆ کەسی کرێکی نییە وەنەی کە بیر لە منفعاتی شخصی و کۆمپانیاکانی خۆیانەکەنەوە نەبییر لەوە ناکەنەوە ژینە ئەم شتێک کە ئێساش قەرارە ینی تەوزیع بکرێ بەسەر مامۆستایان مۆزەفی حکوومەتە ئەوەندەی ڕۆتینە ئەوەندە شتێکی واقعی نییە مامۆستا جنابەت پێشووتر هەوڵداوە کە زەوی یاخوانوەل بگریت یاخود بە قلیستی درێژخایان خانووە لە خۆڵ بگریتەوە پاساوەکان چی بوون گرفت خاڵەکانە ئەوەی کە ئەکرێ لەلایەن کەرتی حکومیەوە نەکراوە بۆ چکە کەرتی حکومی خۆی تایبەتمەندی خۆی هەیە ئەوانەی کە ئەکرێ ناڵێم کۆمپانیایکە کۆمپانیاش چییە کۆمەڵێک کەسی مستەفیدن لە کۆمەڵێک بەرپرسەوە ئەوانەیەکەن بەبەستەوەی ئەو مامۆستا ئەو فەرمانبەرانەی و موچەخۆرانەیە لەسەر بەدەستڵات نەبن بە هاوڵاتی نمرە دوو نمرە سێ سەیرەکەن شەرت نییە ینی بە هەموو هاوڵاتیەکان نەگەوەی کە سەر بەدەسەڵاتە سەر ئەوەشی سەر بەدەسەڵاتە زۆربەی زۆری کرێتی ینی مستەفید نەبووە بۆ چکە کۆمەڵێک گروپاتیانی ئەوان بەس گیرفانی خۆیان نەبینن کاکە ئەمانە خزمەتکردن نییە بە میلەت خزمەتکردن تۆ پرۆژەیەکت هەیە بۆ نمونە پرۆژەی شوقەکانی مامۆستایان هەیە ڕێگەنی سە بڕۆ بزانە لە ساعت چەندی مامۆستایە بۆ چکە بە ئەقساتێکی وادایان مامۆستا نەیتوانێت ئەو پرۆژەیە بکە مامۆستا سەلەر بابەتێکی دیکەشەیە هەندێک پرۆژەی حکوومەت خۆی دەستی بە دروستکردنی کردوکوانی سیتەکەوانی زڵگوێز ئەوانی چنچ ماڵەوانی سیسایقەوانی شارە زۆر بەڵام حکوومەت هەمویانی بەنیوە ناچڵی جێهێش ینی حکوومەت نەیتوانی هیچ پرۆژێکیان خۆتایی خۆی ئەتوانێ بۆچی بەجێش لە ئەنقەست بۆی ئیش بۆ کۆمپانیەکانی خۆی دۆزێتەوە خۆی ئەمە قسەکەیە ئەمە قسەکەی بۆچی حکوومەتی بەڕێکەری هەرێم و حکوومەتی دەسەڵاتی هەرێم نەک حکوومەت نییە حکوومەت چکە حکوومەت ئەبێ پلانی هەبێ ئەمانە پلانیان نییە نە پیلانیان هەیە پلانیان نییە بۆ چکە ئەمە ئەگەر بتوانن یعنی ئەگەر بیانەوێن نەک بتوانن بیانەوێ ئەیکەن چکە ئەو شوێنەی کە پێویستە کا بکرێ بە پرۆژە پێش هەموو شتێ بێ خزمەتگوزاری بۆ بکەیت ئەبێ ئاو کارەبای بۆ ڕاکێشی ئەبێ ئەگەر ئەرزە تەوزیعکردنیش بێ ئەگەر تەوزیعێکی ئەبێ خزمەتگوزاری بۆ بکەی اینجا تۆ دانیشی تەوزیعێکی بەڵام ئێستاوانەشیانی کە دابش کراون هیچ خزمەتگوزارێکی توازە زەویەکان بێن ینی تۆ سیر کە بۆی بڵێن کاکە ئەمەی حکومیەکان هیچ شتێک بەهایەک نێڵنەوە بۆ حکوومەت هیچ شتێک قورسێک سنجێک نامێنێتەوە بۆ ئەو شتێک کە ناوی حکوومەتە لە کەرتی پەروەردەتەوە لە کردی تەندروستیتەوە لە ڕێگاوبانتەوە لە ژینگ ینی کەرتێک نییە بڵێ ئەم کەرتە حکومی و من ئیسفادەی لەکەم بۆ چکە خۆیان دایڕزێنن وای لەکەن برێو بە تایبەتەکانی شیە کۆمپانیەکانی خۆیانە کاکە بۆ ئێستا ئەو شوقانەی کە لە سیتە کراوە ئەوانەی کە لە زەرجێز کراوە ئەوانەی کە لە خەزانەحەکان کراوە بۆ نیان بە خەڵک بەشێکی تاو نەکراوە بەس بەشێکی خزمەتگوزاریی کەمی ماوە بۆ نایکەن ئەسڵ ئەمە پرسیارەکەی بۆ نایکەن یعنی ناتوانن بیکەن ئەتوانن بیکەن بۆ بای چەند ملیار دلار نەوتی قاچاق فرۆشاوە کاکە داهاتەکەی کووە ئەمان حەزەکەن نەوتی قاچاق بفرۆشن داهاتی ناوخۆ بەرن نازانم داهاتی سەر زەوی ژێر زەویەکەت بەرن خەڵک کەیفی خۆیەتی ئەو خۆی و نەوەکانی و خۆی کوڕەکانیان و خۆی نازانم کەس و کارەکانیان و خۆی دار و دەستەکانیان بەخۆشی بژین و پارەکان خەڵکەنەوە بۆ خۆیان و ئەم میلەتەش چێ بێ بابێ کاکاماج بە شێوەیەکی گشتی لە ئێستادا خۆتان دەزانن خۆشبەختانە ژمارەیەکی زۆر پرۆژەی یەکەی نیشتەجێبوون لە هەرێمی کوردستان و بەتایبەت لە شاری سلێمانیە هەیە و مۆڵەتی پێدراوە ئەمانەی بزانین ژمارەکەی چەندە لە سنووری پارێزگای سلێمانی کە بێ و بە دووەداچوونەی ئێمە کردومان لە سەتاسەری هەرێمی کوردستان زیاتر لە 200,000 یەکەی نیشتەجێبوون مۆڵەتی پێدراوە یعنی کە بکرێنەوە ئەوە ئەمانەی بزانین بە دیاریکراوی لە سلێمانی چەند یەکە یاخود چەند پرۆژە مۆڵەتی کارکردنیان پێدراوە باڵێ پێشەکی بەخێر بێن زۆر سپاس بۆم دەرفەتە ئێمە لە پرۆژە نیشتەجێبوونەکانە سێ قۆناغمانی قۆناغێکمانی کە پرۆژە کۆنەکان ئەوانی کە بەشێکی
خەڵکی تێدا نیشتە جێە و بەشێک لەم پرۆژانە بەشی فراوانکردنیان کردووە بە ژمارەی ئەپارتمان و یەکە بە پێی یاسا ڕۆنمایەکان مامەڵەی لەگەڵ کراوە. بەشی دووەمان بریتێ لەو پرۆژانەی کە لە دوای 2021ەوە بە بڕیاری ئەنجومەنی باڵا پرۆژە نیشتە جێبوون کارا کرایەوە ئەو سێکتەرە مۆڵەتی پێدرا. ئێمە لە سنووری سلێمانیدا واتە بە قەزا و ناحیەکانیشەوە تاوکێسە بە نزیکەی 48 پرۆژە بڕیاری ئەنجومەنی باڵای هەیە و ژمارەیەکی تری پرۆژەمان لە پرۆسایە، یعنی ئەویش لە مامەڵایە کە نزیکە بێتەوە لە 35 پرۆژەیەکی کەکە لە پرۆسی مامەڵایە. لەبەرەوە لە ئێستادا ئەگەر بڵێم بە دەقیقی ژماری یەکەکان چکە هەمیشە لە مامەڵا ژماری یەکەکان گۆڕانکاری زۆر بەسەریە و لەبەرەوەی احتیما دەکاتە سەر ڕوبەری زەویەکە و احتیما دەکاتە سەر پێوەرەکانی نەخشەدانان و جگە لەوە هەنێک جار احتیما دەکاتە سەر شکڵی بە بازارکردن و پلانی وەبەرهێنەرەکە. بۆیە زۆر جاوەبەرهێنەر هەیە کە ژماری یەکەکەی زیاتر ئەکا و هەنێک شەیە کەمتری ئەکاتەوە و ئەم ڕێژەیە گۆڕانکاری بەسەرایە. بەڵام بە گشتی بە نزیکەی هەمویان ئەتوانم بڵێم تا کۆتایی قەناعتم وایە کە نزیک بێتەوە لە 100,000 بۆ 110,000. هەرچەندەکە لە ڕۆ پیشە سازەکەش و قسەی جدی هەیە کە بەشێک لە کارەکان بە خۆی پاڵپشت نەکردیان و داخرێنەوە بەشێکی دیکەشیان ئەڵێن زۆر ڕەچاوی مەسەلەی ژینگە ئەوە نەکراوە. ئەوەش نیشانی پرسیایی لە هەندێک بابەتە لەسەر بەڵام نامێت لە تەوەرەکە دوورکەومەوە شڵا بۆ بابەتێکی دیکە و پێشتیش پەیامبەر بە دوواداچوونی بۆ بابەتانە کردووە. بەڵام قسەکە ئەوەیە بۆچی ئەم ژمارە زۆری یەکەی نیشتە جێبوونە لە سلێمانی باباتی سلێمانی بکەین نابێتە هۆی دابەزانی نرخی خانوو و شوقەکان. شوقە هەیە پرسیارم کردووە لە کاتی خۆیان ئێستانە کە تازە بووە توانە بە 33 دەفتەرە خۆی یاسای وەبەرهێنان یەکێک لە هەدەفەکان یاسای وەبەرهێنان قوڵکردنەوەی منافەسەیە و کێبڕکێیە و من بە هیچ شێوازێوای نابینم ئەمچکە ئێمە داتا و زانیارێکی زۆرمان لە بەردەستە بە هیچ شێوازێک وان نایبینین کە نرخی یەکە دانەبەزیوێ. ئێمە ئێستا گەیشتوینەتە قۆناغی ڕاگوزەری دابەزینی نرخ، یعنی ئێستا لەو قۆناغان کە لە 6 مانگی داهاتوو تا ساڵی داهاتوو ئەو ئامانجە ئەپێکین کە لە ڕێگەی منافەسەوە لە ڕێگەی پرۆژەکانی نیشتەجێبوونەوە نرخی یەکە داببەزێت. تەنها لە نرخان خۆی نابینێتەوە. ئەگەر ئێستا بەرچاوت کەوتبێ لە هیچ فترەیەکی زەمەنیدا بەقەدەر ئەم ماوە منافەسەی ئۆفەر نەبووە، پێشەکی کەمکردنەوە قیست کەمکردنەوە ئەنواع ئۆفەرات دروست بووە و منافەسەیەکی تون لە نێوان پرۆژەکانی نیشتەجێبوونە دروست بووە. چونکە ئەبێ ئەومان لەبیر نەچیە هەموو پرۆژەیەک هەموو یەکەیەک ئەساسێکی تێچووی هەیە. ئەم ئەساسە تێچووە زەحمەتە دەستکاری بکرێ مەگەر مواسەفات زۆر دابەزێ. مواسەفات دابەزاندنیش لە مەسلحەتی خودی وەبەرهێنەرەکە نییە، چونکە دابەزاندنی مواسەفات و پێکاتەی دروستکردنی یەکەکان کاریگەری خراپی لە داهاتوە لەسەر بازار ئەبێ وەشکاندنی تووشی تێکشکانی ئەکا. بۆیە ئەبێت چی بکە؟ ئەبێت لە واز لە قازانجەکان بێنێ، ڕادەی قازانجەکانی هەم کەمکانتەوە هەم ماوەکەی درێژکاتەوە. وی ئێستا لەو قۆناغی ئەو قۆناغەداین ئەگە سەیری ڕکلامەکان بکەیت، سەیری سۆسیال میدیاکان بکەیت، کێبڕکەیەکی زۆر لە نرخ دروست بووە و کێبڕکەیەکی زۆر لە ئۆفەراتی پێشەکی قستی درێژخایەن و ئەنواع ئۆفەرات دروست بووە و ئەمە سەرەتای قۆناغەکەیە. وی ئامانجەکەی ئێمە دڵنیان کە لە داهاتوویەکی نزیکایە نرخی یەکە بەڕادەیەکی زۆر لە مەسلحەتی هاوڵاتیان نەبێ. و لەگەڵ ئەوەیشە شتێکی کەمانەیە ئێستا قۆناغێکی کە دەست پێ ئەکا ئەوە کۆمەڵە جۆری یەکە دروست ئەکرێت کە لە خوار 50,000 بێ هە لەناو ئەو پرۆژانەدا کە بە ڕوبەرەکەی کەم ئەکرێتەوە بۆ ئەوی گەنج ئیسفادەی لێ بکە. باشە ئێمە مەسەر شوقەیەکی بازرگانیمان ئێمە سەرمایه‌دارێکم و زەویەکم باشە شوقەم دروست کردو ئەڵەم نرخەکەی بەونێت تەمە خۆشە زانی دیاری نەکراوە بە کریەکەش و بە فرۆشتنەکەش و دیاری نەکراوە. باشە حکومەت ئەبێ ئەتوانێت لەمە بڵێ مەسەلەن تۆی خاوەن ئەبێ مەسەن دە شوقە بەی بە
کرێ بە قستی لەناو یاساکاتیانی وانی ئەمە یەک دوو کەواتە ئەبێ یەکەی نیشتەجێبوون دروست بکرێتەوەی پرۆژەکە بڵێن ئەمە بۆ کرێنشینان بۆ شێوەیە بۆ شێوەیە بێ معالەجە بەڵێم بە بۆچوونی ڕۆژنامەنووسەوە قسەکەی بۆی چۆن دەرچێ بدۆزرێتەوە بۆ ئەوەی کە حکوومەت ئیستیغلالی ئەم سەرمایه‌دارانە بکات بۆ ئەوەی هاوکاری کرێنشینان بکات چۆن ئەزانەوە چۆنەکرێ هەند کۆمەڵی شوقەکە دروستکە لە ڕێگای ئەو قەبرستانە تازەکە کە بۆ نمونە ئەو مامۆستایان دروستکرا بۆ مامۆستایان دروستکرا ئەنا ڕاستیڵێ خۆم لەگەڵ ناو مۆزوعەکە بوو چکە ئەوان خۆیان پێشنیاران بۆ حکوومەت کرد و زەویەکەیان خۆیان وەرگرت لە حکوومەت ئەوانیان بە کۆمپانیان خۆیان لەگەڵی ڕێکوتن لە ئاساسەوە لەسەر سیعرەکە خۆیان ڕێکەوتن لەسەر ئەساسی خستەکان لەسەر ئەساسی سیعرەکەی ڕێکەوتن لەگەڵی بۆ چوونی من هەموو شەریحەکان هەموو توێژەکانی کۆمەلگا ئەیان ئەتوانن خۆیان پێکەوە هەماهەنگی بکەن بڵێن کاکەیان ئێمە ئەوەندە کەسین ئەمانەوێ شوقە دروستکە شوقەمان بژوین یان یەکی نیشتەجیمان بکەن حکوومەتی هەرێمی کوردستان وەرە شوێنێکمان بۆ دیاری بکە ئێمە خۆمان لەگەڵ ئێمە پێکەوە هەمانگیەکەین لەگەڵ کۆمپانیای ڕێکەوین بۆی شوقە بۆ ئێمە دروستکە نرخەکەش لەگەڵی ڕێەکەون کەستەکانی لەگەڵی باش ئەش زۆر شوقەش هەیە تاوا نەکراوە کۆی سیتە کۆی زرگوێز لە شەوانە حکوومەت سەلماندی کە ئەهلی ئەوە نیە بتوانێت شوقە دروستکە لەبەرەوەی خۆی سەرپەرشتیەکان نەیتوانی لانسکیپیان نەویست نانە هەر نەتوانی نەویستیش لەبەرەوەی لانسکیپینگی من کاتی خۆی پێشنیار گوتم ئەم کۆمپانیانەکەی سا حکوومەتی با حکوومەتی خۆی دوو هەیە لە دەرەوە هی خەڵکە با حکوومەتی خۆی دوو کۆمپانیا دروستکە بۆ دروستکردنی ڕێگاوبان بۆ دروستکردنی یەکەی نیشتەجێبوون بۆ ئەو خزمەت گوزارانی کە خەڵک پێویستی بۆ مەسەن بەرهێنانی کارەبا حکوومەتیش با خۆی کۆمپانیا هەبێ بۆی سەرچاوی داهاتی بۆ زیاد بێت بەڵام خۆ حکوومەت جۆ ناگرێت لەم بابەتانێک من باسیەکەم نەخێر ئەو پرۆژانی لە سیتەک دروستکرا ئەوەی لە هەڵەبجە هەیە 244 یەکەی نیشتەجێبوون هەیە لە لە عفوان لە چەماڵ هەیە کۆمەڵێ شوقە دروست کراوە حکوومەت ئەوەی هەڵەبجە من ئاگادارم تا ئەم لەحزەیە 244 شوقەیە زیاتر لە 10 ساڵە دروست کراوە تا ئەم لەحزەی استفادەی لێ نەکراوە بۆ حکوومەت دروستی کردووە ناتوانێت لاندسکیپینگ دروستکە ناتوانێت باخچە و جادەوتبەکانی دروستکە شوقە هەمووی تەواو بوون خوارەوەی ماوە نەتوانی تەوزیعیکە نەتوانی خەڵکی استفادەی لێ بکە لەبەرەوە حکوومەت ئەو کوبڵی ئەمەی خصاسی خۆینێ هەموو بوارەکانی ژیان بەرەو خەسخەسە بەرەو کەتی تایبەتە بە پێی خۆشە بواری نژێبوونیش بەرەو کەتی تایبەت کە بەرد برایە دەستکەری تایبەت تۆ وایە مەڕ بێتە دەستی گورگ مامۆستا عومەر ئێستا جەنابەت ئەگەر ببیتە بەڕێوەبەری وەبەرهێنانی سلێمانی بەڵێ یاخود ببیری لە کەس یەکەمی سلێمانی چۆن معالەجەی ئەم بابەتەکەی بۆ ئیکرێنیشنای ئیسفادە لە یەکەی نیشتەجێ بۆچی من زۆر ئاسانە یەک هەمانی یەکەم لەگەڵیان ناخۆ من ئەو کاتە بەڕێوەبەری گشتی بووم بەداخەوانە کەسیان ناتۆ بەلای من باشە بەڵام ئەو سەردەمەی تازە بوو ئەوانە 200,000 بۆ نمونە 100,000 نیشتەجێ بڵێن کرێچیە 50,000 کرێچیە لە هەرێمی کوردستان لە سلێمانیە لە سلێمانی و لە بڵێن لە زۆنی سەوزا ئەو من دێم دیراسیەکەم چەنی لە سلێمانیە چەنی لە کەلارە چەنی لە خەڵەبجەیە چەنی لە ڕانێ تەوزیعەکەم دیراسەیەکی جوان و وردی بۆ ئەەکەم دێم لەگەڵ وەبەرهێنەرەکانە ئیعلانیەکەم باشە ئەڵێ من ئەم پرۆژانم پێویستە خۆشم دیزاینەکەی ئامادەکەم دیزاینەکە و ئەرزەکە و هەمووشتی ئامادەکەم ئەو کاتە داواکەم لە بۆ بەرهێنەر تۆوەرە کاکە بۆ من ئەم پرۆژەم بۆ دروستکە ئەو کاتە من خۆمەتوانم سعری شێدامن قازانجی وەبەرهێنەرەکەش دانێم نرخەکەشی بە شێوەیە دانێم کە خەڵکە کرێچەکە بتوانێت پارەکە شتێکی قورس نییە بەس بەشەرتێ تۆ نیەت ئەوە بێ لە بەرژەوەندی ئەوانیش یەک بابەتی دیکە مەسەڵەوە نییە لە بەرژەوەندی وەبەرهێنەر بدەیت کە وەبەرهێنەریش پارەی خۆی سەرف ناکە بەبێ قازانج قسێکی ڕاستە زۆر باشە کەواتە یەک خاڵی گرنگەیە مامۆستا عومەر ئێستا مەسەلەی کرێی سکوریتی کرێی کارەبای پرۆژەی ڕووناکی نازانم کرێ ئەملاولا خازە چییە هەموو شتێک خۆت زانی ئاوە هەموو شتێک بەرزەکەەوە پارە ئەمەش دووبارە نابێتەوە بە کرێچێکی دیکە ئازای چۆن ئەمە لە ناو شاریشە هەیە تۆ ئیسا ئینتەرنێت خۆ لێرە بیت و یا لە نوێنەبی لە شوێنی کەبی پارە هەرە بێ بدەیت مەسەن بەڵام مەسەن کارەبا هەرە بێ پارە بدەیت ئاو هەرە بێ پارە بدەیت چی لێرە زیاو بووە لە ناو سیتیەکانە پارەی خزمەت گوزاری مەسەن ئاسانسەر مەسعادە من پێڵم ئاسانسەر زیاو بووە سەوزایی زیاو بووە ئەو جادانەی کە بەڕێک و پێکی بۆ دروستکە ئەوانە کۆمەڵێ پارەیە دێتە سەری بەڕێی من ئەوەش حکوومەت ئەیتوانی بمبورە ئەتوانێت حتا خەدەماتی ئەو پرۆژانە دوای ئەو پرۆژەکە تەواو بێ ئەتوانی ئەعلانی کا بڵێ کاکەگیان ئێمە ئەو پرۆژێمان هەیە بۆ 10 ساڵ ئەین بە بەرهێنەرێک ئەین بە مقاولێک بە کەسێک بە بەڵەندەرێک بێ ئەم خزمەت گوزاریان پێشکەشیان نرخەکانی خۆیمان بدەێت ئەو کاتە ئەو شکێتە بواری منافسە چکە بووە بەرهێنەرێک کاتێ پرۆژەیە تەواوەکە تر پەیوەندی پێوە نامێنێت تۆ ناکرێت بۆ ئەبەدل ئابیدین خزمەت گوزارەکەشی بۆ بەرهێنەر ئەو بەرهێنەر بە ئارزوی خۆی مەرجەکانی خۆی بەسەر ئەوانە فەرزکە نەخێر ئێمەش ئەو کاتی خۆی لە پەرلەمانی بوون پرۆژەیەکم نار بۆ ئەنجومەنی پارێزگای سلێمانی و فعلەن ئەوان دەستخۆش
گشتیان لە من کرد من پرۆژەکەم ئامادە کرد بوو کاکە بەم شێوەیە دایری کارەبا و شارەوانی و بەرهێنان ئەوەی کە پەیوەندیدارە بە مۆزۆکە پۆلیس هەمەی ئەوانە کۆ ببنەوە تەندەری حازرکەن بۆ بوونم بۆ نمونە سیتی CX ئەم سیتی ئەکسە پێویستی بەوە هەیە کە کارەبای بێ کە ئەو خزمەتی باخچەکانی بکرێت چی پێویستە بۆ خدماتی ئەوەی کە ئەو وەرێنەرە خۆی کردوێتی ئیعلان یەکەم ئەگەر وەبەرێنەرەکەی خۆی حاضر بوو بە کەمترین نرخ وەرەگرێ ئەو کاتە کەمترین لەسەر خەڵکی شەکرێت کۆتا بابەت مەسلەی خزمەتگوزارەکانیش خۆی لە کۆتاییە من کەسێکی کرێکی بم بچمە شوقەیەوە حکومە ماتێ بەجی 250,000 زۆرە لەسرم بکەوێت زین چۆنە ئەوانە بێ معالەجە بکرێت زین چۆ ئەوانە هەر هەمووی بەو شێوەیە معالەجەکەی کە من بە جەنابتم وت ئەگەر بخرێتە بەسەر بۆ نمونە وەبەرهێنەرەکە حەقی نەکا یعنی حەصری نەکاتە سەر خۆی کۆنتترۆلی ئەو بابەتە نەکا حکوومەت جۆرێ لە تەدەخوری تیا بکە یان بێت نرخی بۆدا بنێ یان بەو شێوەیە بخاتە منافەسەوە بدرێ بە کەسشک. مامۆستا لەگەڵ سەرۆکی کۆمەڵی کرێنشینان لە هەرێمی کوردستان قسەم کرد گفتوگۆم کرد باسی لەوە کە تقریبان زیاتر لە 200,000 مۆڵەت بە دروستکردنیەکەی نیشتە جێبوون دراوە 200,000 خێزانی کرێچیش لە هەرێمی کوردستانە هەیە بە سانایی بیری لێ بکەیتەوە جەنابتان مامۆستان باشتریش وەکۆ لەسەر بوو تەقسیمە باشن هەر پرۆژەیەک ینی تاوی پرۆژەکە یەک خانوو یەک شوقە بدرا بە یەک کرێکی لە هەرێمی کوردستانە کرێکی نانەوێ ئەوان ئەم یەکەی نیشتەجی بوونانە بۆ ئەوە ئەکەن داهاتیان زیاد بێ گیرفانی خەڵک بەتاڵکەنەوە بەڵێ بۆ چارەسەی کێشەنی کرێکی نییە ینی وەرە هەزاران کوتۆ لە هەزاران کرێنشین 200,000 وکو خۆت باسیەکەی کێ لە کرێنشینیان ئیسفادەی لەکە ئەو نرخەکانی زۆر کەس ناتوانێت بیکڕێت ئەوەی ئێمە توانم لە مێچێتی مامۆستایان پرۆژەکەی ئێمە تا ڕادەیەک خەڵک مستەفید بوو لێ بۆ چکە بە پێنج دەفتەرونی بوو پێ دەفتەرونەکە مەسەرەن یەک دەفتەر پێشەکی هەبوو دەفتەرە پێشەکە بە سێ قیز بوو بە 40 وەرەقە و 30 وەرەقە یعنی ئەمە زەختی لە مامۆستا دروست دەکرد بۆیە مامۆستا لەو کاتە سوودمەند بوو لێ بەڵام وەرە پرۆژەکانی کە ناتوانانی بیکڕێت مامۆستا ئەگەر مەسەرەن پرۆژەکان خودی پرۆژەکەش نییە ئەگەر هاوڕابی لەگەڵ بام مەسەرەن ئەگەر پرۆژەیەک بکڕیت بازرگانێکەش مانگانە بێ پارەی سکوریتی و هەنێ بابەت بیت ئێستا بووەتە پرۆژەی ڕووناکی ئەمە دووبارە بیتەوە کرێکی باشە زەویەک ئەو شوقەش دوایی بڕۆ بیفرۆشە و پارەی خۆی ناکاتەوە یعنی هەر چۆن بێ شوقەکەش بە زەرەر بۆ فەرمانبەر و مامۆستاکە کۆتاییگەڵ داهاتی ئەوانەی کە داهاتێن باش نییە داهاتی مەسەرەن هەیە داهاتی 500,000 600 700 هەتا ملیۆنیش ناتوانێت چ بۆ لانی کەم ئەم پرۆژەی بەناو ڕووناکی کە هەیە سەر بگرێ و زائیدەن ئەو خزمەت گوزارانەی کە لە ناو شقەکانە دین ئەدرێ یان هەر شتێکی تر یعنی مانگی 200,000 یان بەرەوسەر دەگەردین دێ ئەڕوات زەحمەتە ژیانیان قورس کردووە مامۆستا کۆتا پرسیارم پێت وانە ئێستا ئەو مامۆسایانی کە کرێچیش لە مۆلا کێشیان بۆ دروستە بێت لەبەرەوەی پرۆژەی ڕووناکیەت دووبارە بنەوە دووجا بە کرێچێتی خاوەن خانووەڵێ بەخواکە بۆیەت و دووسێ مانگجارێ کری خانوویەکمەیتێ وەڵا هەمە پرۆژەی ڕووناکیشی بێتە سەر دووجار کەواتە لەوەی ئەسڵان ڕوبەڕووی دەرکردن بنەوەتەنان ئەو مامۆسایانی کە لە کرێچیشەکەم یەکەم هەرگیز دەسەڵاتداران لە هەدوو دەبەر لە خزمەت لە خەمی خەڵکی هەژاران نەبوون لە خزمەتی مامۆستا و فەرمانبەران نەبوون هەرگیز و ئەیان چەوسێنەوە برسیانەکەن ناچاریانەکەن کە بۆ ئینتیماکەن بووان بەڵام خاڵی قسەی دووەم ئەگەر بەس ئێمەمانان فەرمانبەران و مامۆستایان ئەوانەی هەژارن و ئەچەوسێنرێنەوە بەم جۆرێکەوە بەس ئەمانە دەنگ بن دژی دەسەڵاتداران ملکەچەکەن چۆک دائێن لە بەردەممانە ناچارە بن بەڕاستی داخوازیەکانی ئێمەمانە بێن نزیک
ڕخنەکە ئەو ێڵێن حکوومەت بۆ ناتوانێت ئەو شوقانی سیتەک و زڵگوێز و شارە زوور و سێ سایە خۆ چەمچەماڵ شوێنەکانی تر تەواو بکە لە کاتێک ئەو بۆ فەرمانبەران بۆ ئێمە لەم بەرنامە ژمارە مامۆسامان وەرگرتووە لێەوە خەریکە خانشی نەبیت تایسان نەبووین خاوەنی مڵکێکی خۆمان بەڵام هەر کۆمپانیای و پرۆژەی نیشتەجێ بوون تەواوقەت و ئیسفادێکی بۆ ئێمە ناتوانێت دوو بابەتی جیاوازە یەکەمیان ئەو شوقانی کە جەناب باسەکە ئەو یەکانەوە لەلایەن خودی حکومەتەوە دروستەکرێت خودی حکومت ینی لە ڕێگەی مقاولات و ئێم دوور و نزیک پەیوەندی بە یاساوە بەرێنان و بەڕێباتیشیوە بەرێنانەوە نییە و ئەو مامەڵانە لێرە نەکرا و مامەڵانە لە ڕێگەی وەزارەتەوە کراوە وەلای و کاتا بۆ کە حکومت بودجەی هەبووە و کێشەی دارایی نەبووە و ئەوە هەنگاوێک بە چەند بەشێکی زۆریان ڕێژەی کاری جێبەجەکردنیان زۆر بەرز بوو ئەمانە بەڕاستی تاوانەکرا بۆ هۆی قەیرانی داراییەوە بووە قەیرانی داراییڕە حکومت توانای دابینکردنی بودجێ نەبوو نەیتوانی تەواوی بکە و ئەمە پەیوەندی لە ڕێگەی ئێوە کۆمپانیەکانی کێشەکە ئەوە بۆ حکومت لەبەر ئەوەی وەبەرهێنەر وەسفی وەبەرهێن و ئەرکەکان و شێوازی جێبەجەکان لە یاسا جێکراوەتەوە ئەگەر بەم شکڵە بخرایەتە ناو یاسای وەبەرهێنانەوە هاوڵاتی بەو شێوازە نەی دەتوانانی ئەو یەکانەی دەستکەوێت بەو نرخ و پێشەکەی کە حکومت هەدەفی هەبوو بیا بە هاوڵاتیان بەڵام ئەکرێ ئێستش ئەکرێ بەرنمەیەکی بۆ دابنرێ بۆ تەواوکردنیان هەرچەند ڕادەی ئیندیساریان زۆر بەرزە ئەو یەکانە لەبەرەوە چەند ساڵە هیچ ئیشی تیان نەکرا و دانرا و کاریگەری بەڵێ بەشێک ینی هینەکانیان دابەزی و ئیندیسارێکی زۆر بەرزی هەیە بەڵام ئەکرێ بە پلانێکی گونجاو لە ڕێگەی وەبەرهێنان و ئەکرێ بکرێ بەڵام ئەمە پێویستی بە بڕیاری هەم ئەنجومەنی وەزیران هەم پلانی وەزارەتی ئاوادانکردنەوە ئەوانە هەیە ینی بەڵام شتێکی هین نییە ینی ئەوە قورس نییە ئەکرێت کاری لەسەر باش کاکاماش کۆتا پرسیارم ئێستا ژمارێکی زۆر فەرمانبەر مامۆساخانە نشین هاوڵاتی یاسایی گوێ لە جەنابتەگرێ یەک پرسیاری بە درێژای ئەم گفتوگۆ دڵنیە ئەم پرسیارەی هەبووە کەی ئەم یەکە نیشتە جێبوونانە ئەبێتە هۆکارێک بۆ ئەوی منێکیە کە موچەیەکی 700 تا ملیۆنی هەیە بتوانم ببمە خاوەنی ئێوە چی ئەکەن بۆ ئەوەی من بتوانم ببمە خاوەنی یەکەیەک لەم یەکانە لە کرێچێتی نەجاتم بێ پێویستەکە چی بکرێت چۆن یارمەتی ئێوە بدێن لە هەر حکومەتەوە بۆ ئێوە بتوان نرخی ئەم شوقانە دابەزێنن یان دایقیستەکە درێژ بکەنەوە یان کەمی بکەنەوە خۆی بە هیچ شێوازێ لە ئەو پرۆژانی لە ڕێگەی وەبەرهێنانەوە ئەکرێت بودجێ حکومی نییە پاڵپشتی حکومی نیە وەکو بودجە دەستگەرۆنی نییە هەموو ئەمانە بە یاسا و بە ڕێنمایی ڕێکخراوە ئەمانە کۆمەڵێک یاسا و ڕێنمایی هەیە بەڵام یەکێک لە ڕێگەکان کە زۆر ئاسانە بۆ ئێمە و هەنگاوی زۆر گەورەمان بناوە بە ئامانجەکەی ئەمانوێ بگەین بریتە لە قوڵکردنەوەی منافەسەکەیە قوڵکردنەوەی منافەسە لە بینی پرۆژەکانە تا حدێکی باش ئێستا چوونەتە سەرەتای پرۆسەکە و دڵنیا بین تا کۆتایی ساڵ و تا ینی بە ماوەی ساڵێک تا 6 مانگ تا ساڵێکە ئەم قوڵایی منافەسە ئەبینی و ئەم قوڵایی منافەسە وا ئەکا کە لە ڕێگەی دابەزاندنی نرخ وازێنان لە قازانجەکانی خۆیان لە ڕێگەی ئۆفەری زۆر باش کە بگونجێ لەگەڵ ئەو بابەتەی ئەو ئیتارەی کە جەنابەت باسەکرد لە بابی مالیە هەموو هاوڵاتیە بتوانێت بەشدار ببێ مەرج نییە هەموو هاوڵاتی حەزیرەوە بچێتە پرۆژە نیشتە جێبوون خێمە پرۆسەیەکی کەشمانەیە پرۆسی دابشکنی زەویە کە حکومەتێکە یعنی ئەمەش لە پاڵ بابەتەکەدا هەیە و یەکێک لەو کاریگەریانەیە بگەڕمەوە سەر پرسیارەکەی تۆ ئێستا ئەگەر بەراوردی بکەیت کرێچێتی بەراورد کرێچێتی لە ناو گەڕەکەکانی شاری سلێمانی بەراورد بکەی بە ساڵێک لەمەوە پێش زۆر دابەزیوە یاخود تەنانە نرخی خانوش دابەزیوە بۆیە کاریگەریەکە کاریگەریکی هەمەلانە ئەبێ هەر تەنها لەسەر پرۆژە نیشتەجێوەکانی وەبەرهێنان ناوەستێتەوە و ئاستی منافەسەکە ئێمە بە وردی ئاگامان لێو چاودێریەکەین کە چۆن بەو ئاڕاستە ئەڕوا کە هەموو هاوڵاتیەک بەپێی توانای خۆی بەپێی ئەوەی کە کەسێک هەیە توانای ئەو هەیە 150 مەتر شوقەیە بێ کەسێکە توانە 6 مەتر بکڕێ بەو ئاڕاستە ئەڕوا و ئەمە زیاتر قوڵیش ئەبێتەوە یعنی پێشبینی ئێمە پێشبینیەکەین کە ئۆفەری زۆر ئەوەی کە زۆر مولائیم و گونجاوە بۆ گەنجێم وڵاتە بێتە ناوە.
لە سەرەتای بەرنامەکەدا مامۆستایان و فەرمانبەران قسەیان بۆ کردین و وتیان ئێمە ئەوە تا لە خاننشین نزیکە بینەوە تا ئێستا نەبووینتە خاوەنی مڵکێک زەویەک شوقەیە خانوویەک لە بەرامبەردا بۆ بەرهێنانی سلێمانیش دەڵێ ئێمە دەمانێت لە ڕێگەی منافەسی بینی کۆمپانیەکانەوە نرخی شوقە و یەکەکان دابەزێنین لەگەڵ دروستبوونی ئەم یەکانشدا ڕاستەوخۆ نرخی خانووەکان لە ناو شاردا دابەزیەوە ئەمەش هاوکارێکی باشە بۆ ئەوەی مامۆستایان و فەرمانبەران بتوانن لەسەر ئەرک و موچە و داهاتی خۆیان خانوو زەوی یاخۆ یەکەی نیشتە جێبوون بکرد تا بەرنامە و بە یەگەیشتنەوەیەکی دیکە بە خوددایەتان دەسپێرم کەس زیان ناکە.